بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجەکەم لاپەڕا 25. لێرەش گەیشتمە ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. سەرجەم یان جیاوازی بنووسە، پاشان پیتی شیاو بۆ هەر وەڵامێک لە خوارەوە بنووسە، بۆ ئەوەی وەڵامی ئەم دێڕە شیعرە بدەیتەوە. بەخۆشیان نازانن چیان نووسیا بەداخەوە. چاڵاک و خێرا و ئازا و دەست و برد دەرکە نازناوی دوو شاعیری کورد. ئەمن وا تێگەیشتم کە ئەو پیتانەی لێرە نووسراینە و هەموو پیتەکان بەکاردەینم بۆ ئەوەی نازناوی دوو شاعیری کورد ببینمەوە. وام زانی هیچ پیتەک دووبارە نابیتەوە، وام زانی هیچ پیتە چیش پشت گوێ ناخرێ، واتە هەموو پیتەکان بەکاردەهێنرێن کەچی بەداخەوە ئەوهانە بوو. یەکەم شت، هەر دەقی پرسیارەکە پڕی هەڵەیە. یەکەم شت لێرە لە خوارێ وەڵامەکان هەموو هەیە، ئەوەی ئەمن لە سەرمە بزانم بۆ وێنە پرسیاری کامە وەڵام لە وەڵامانەی خوارێک ئەمن ڕەنگم کردینە پرسیاری خەئە، بۆ وێنە بە هەمان ڕەنگم کردیە 3 فاریزە 8 وەڵامی پرسیاری ئەو پرسیارەیە چونکە 1 و 7 دەکا 8 و فاریزەش دێتە خوارێ 2 یەکیش دەکا 3. ئەوە پاشان دوو پیت هەر بەکار نایەن کامەیە، واتە وەڵامیان هەر نییە لە خوارێ ئەو پیتە و ئەو پیتە، کە ئەمن یەک کاژێر خەریک بوویمە دەگەڕام لە ناوی نازناوی شاعیرێک کە پیتی ئەو پیتەشی لەگەڵ بەڵام نەبوو. ئەمن هاتم لێرە ناوی شاعیرەکانم ئەوەی کە ئەمن بە بەرجێم کەتیە، پیتەکانم هەموو نووسیەوە لە تەنیشتیەکم دادەنا، ئەو پیتە دەبیتە پیتەکانم دەگۆڕی، جێیەکانم دەهینا و دەبرد. نەنووسرایە هەندێک لە پیتەکان دووبارە دەبیتەوە یان هەندێکیان بەکار نایە. پاشان ئەو ناوانەی کە ئەمن گوێم لێ بووە لێرە نووسیم، چوون گەڕام لە گوگڵ، زۆربەیانم لەبیر چوو بۆ ناوەکانیان، گەڕام هەندێکیانم دیتەوە لەوانە کەوچی دەبینن لێرە، هەندێکیان شاعیرەکانی سەردەمی ئێستا لێرە هەبوو، گوتمنەوەک ئەوانیش بن، بەڵام بەداخەوە ئەوهانە بوو. چ دەرچوو ناوی دوو شاعیرەکەی دەرچوو هەندێک پیتەکان دووبارە دەبیتەوە، هەندێکیشیان بێجگە لەوەی کە پیتە چیش هەیە لە ناوەندێ لێرە ئەو سەوزە کە پیتی نووسرایە چ ئێستا ئەگەرە من لە هەر وەڵامی پیتە چی دانێم دەکاتە پیرەمێرد و خانی کەواتە ئێستا لێرە دیارە بۆ وێنە وەڵامی پرسیاری 3 و 8، وەڵامی پرسیاری 66 و 5 و 7 و فاریزە 891 و یان ئەلف نازام چی پێدەرێن، ئەویش چەندە شینەکە، شین ئەو شینە 55 و 277 چەندە مۆرەکەیە، دوو هەیە پیرەمێرد کەواتە 13 و فاریزە 344 بەش لە هەزارە. وەڵامی ئەو پرسیارەش نییە لەگەڵ ئەو پرسیارەی. وەڵامەکە پیتەکان بەکار نەهاتینە، ئەوە دەلالەت لەسەر کەمتەرخەمی و ناتەواوی و
دەقی پرسیارەکەیە وەکو زۆر جارانیش کە ئەمن ئاماژەم پێکردیە کەواتە لێرە وەڵامەکە پیرەمێردوو وە چیشەیە وە خانی دێمە لای ئەو پرسیارەی هەر زۆر کاتم لێ ڕۆیشت وە پڕی هەڵەش بوو بەداخەوە ئەو جەگەرە من کاتم ئەوەندە لێ بڕوە 100% خوێنکاریش ئەوەندە کاتەی لێ دەڕوە لەسەر هیچ پەیوەندیەکی بە بیرکاریوە نەبوو هەرچەندە زۆر خۆشە زانیاری لەسەر شاعیرانمان لەسەر نازناویان لەسەر بەڵام دەبی دەقەکەش بێکەم و کورتیبی هەتا کاتمان لێ نەڕوە هەتا بەخۆشی ئیشەکەی بکەین نەک لە نیوەی وەرز بین نەتوانین بگەینە هیچ ئەنجامێک. ئێستا دێمە لای شێواز بدۆزەوە ڕێساکە بنووسە ڕێساکە بەکاربینە بۆ زیادکردنی دوو ژمارەی یەک لە دوای یەکی شێوازەکە. لێرە لە پرسیاری 7 و 8 هەندێک ژمارە هەیە لە دوو یەک ڕیسکرایە بە شێوازەکی دیاری کراو. ئەمن لێرە دەبی چ بکەم شێوازەکەی ببینمەوە بزانم پەیوەندی ئەو ژمارانە لەگەڵ یەک چییە کە زانیم ئەوجا دوو ژمارەی دیکەش کە لێرە دێن ئەوانیش بتوانم بنووسم تەنیا دوو ژمارە یەک لێرە یەک لێرە ئەوها. ئەگەر تەماشای ژمارەکان کەین بۆ وێنە ژمارە سۆرەکە دوو فاریزە سێدەیەک گچکەتر لە ژمارە زەردەکە دوو فاریزە پێنج دەیەک بە چەند گچکەترە با 0 فاریزە 2 دەیەک پاشان کەسکەکە گچکەتر لە زەردەکە بە چەند با 0 فاریزە 1 دەیەک ئەوجە دیسان شینەکە گەورەتر لە کەسکەکە بە چەند با 0 فاریزە 2 دەیەک کەواتە شێوازەک هەیە ژمارەک هەیە گەورە دەبی بچووک دەبی گەورە دەبی بچووک دەبی گەورە دەبی بچووک دەبی بە هەمان شێوە. ئەمن لێرە تۆزەک ژمارەکانم دانایە ئەوجا بە چەند گچکە دەبی 2 3 بە چەند گەورە دەبی 2 3 زانم لە چێ نووسیتم بە 0 و 2 گەورە دەبیتە ژمارە زەردەکە پاشان ژمارە زەردەکە بە 0 و 1 لێی کەم دەکەمەوە دەبیتە ژمارە سۆرەکە دیسان ژمارە سۆرەکە 0 و 2 لۆ زیادەکەم دیسان دەبیتە زەردەکە دیسان لە زەردەکە 0 و 1 کەم دەکەمەوە دەبیتە سوورەکە دیسان زیاد دەکەم دەبیتە زەردەکە دیسان دەبیتە سوورەکە کەواتە ئەو دوو ژمارەی لە کۆتاییەکەی بنووسە. بە زیادکردن و بە کەمکردن هەر هەنگاوی جارێک زیادکردن جارێک کەمکردن. پرسیارەکەی پاشیوی هەمان شتە ئەو جارەی یەکەم جار بە کەمکردنە ئەو ژمارەیە کە ئەو ژمارەی لێ کەم ئەو ژمارە زەردە دەرەچی ژمارە زەردەکە کە ئەو ژمارەی لۆ زیاد کەم دیسان ئەو سۆرە دەرەچی دیسان سۆرەکە ئەو ژمارەی لێ کەم ئەو زەردە دەرەچی زەردەکە ژمارە چلۆ زیاد کەم ئەو سۆرە دەردەچی دیسان سۆرەکە ئەو ژمارەی لێ کەم ئەو زەردە و ئەو زەردە دیسان ئەو ژمارەی لۆ زیاد کەم ئەو سۆرە هەتا دێ هەر ئەو هایە. ئەگەر ژمارەکە سۆر بوو بخۆم بێگومان بە سۆری منووسە سۆر بوو لێ کەم دەکەین و ئەگەر زەرد بوو لۆی زیاد دەکەین. هەمان زیادکردن هەمیشە 0 و 5 لە 100 و کەمکردن هەمیشە 0 و 1 دەیەک. هەڵا لەکوێیە شوان 3 فاریزە 2 دەیەک کۆی کردەوە لەگەڵ 1 فاریزە 45 بەش لە 100 کردیە 1 فاریزە 77 هەڵی شوان دیاری بکە و وەڵامی ڕاستیش بنووسە. پێش هەموو شتێک شوان دەبی خەمڵاندن فێربی. خەمڵاندن چییە؟
خەمڵاندن بە نزیکەی سەرجەمی ئەو دوو ژمارەی دەکاتە چەند. ئەمن لێرە هەر هیچ نەبی سێی تەواوم هەیە، جارێ ئەمن هەر جێنادەمە ئەو بەش لە دەیان، تەنیا تەماشای چەپی فاریزەکەی دەکەم، سێی تەواو. لێرەش یەکی تەواو هیچ نەبی بەلای کەم چاری تەواوم هەیە. ئەو جا پاشان چاری تەواو تۆزە چیش بەش لە سەد، کە شوان یەکی تەواوی بەدەست دێ، دەبی پرسیار لە خۆی بکە هەڵەم لە چێ کردیە، هەڵەی لە چێن دەرکردیە، هەڵەی لەو جێی کردیە کە تەماشای لای چەپی فاریزەی بکە، لای ڕاست ببورن، لێرە دوو ڕەنووس هەیە، لێرە تەنیا یەک هەیە. ناچارم ئەمن سفرەکی زیاد کەم، هەتا ئەویش ببیتە دوو ڕەنووس، ئەو جا خانە بە خانە کۆ بکەمەوە. من ناتوانم بینم خانەی دەیان کۆ بکەمەوە لەگەڵ خانەی سەدان، بەش لە دەیان لەگەڵ بەش لە سەدان نابی، ئەو شتە ناکرێ، بەڵکو بەش لە سەد لەگەڵ بەش لە سەد، بەش لە دە لەگەڵ بەش لە دە، ژمارەی تەواو لەگەڵ ژمارەی تەواو. ئەو هەیە 0 و 5 هەمیشە لە لای ڕاست دەست پێ دەکەم، 0 و 5 دەکاتە 5 لێرە دەنووسم، 2 و 4 دەکاتە 6 لێرە دەنووسم، فاریزەی دەینمە خوارێ، 3 و 1 دەکاتە 4 لێرەی دەنووسم. کەواتە وەکو گوتم بەلایەنی کەم دەبی ئەمن چاری تەواوم هەبی لە چەپی فاریزە. ئەو دوایە چەند بەشیشم هەیە لە سەد، ئەوە ئەگەر هەڵەش بکەم کێشەیەکی گەورە نییە، بەڵام لێرە کێشەیە، 1 لە چێ 4 لە چێ. پرسیاری 9. پشتیوان ویستی کێڵگەیەکی لاکێشەی کە درێژیەکەی 120 مەتر و پانیەکەشی 50 مەترە پەرژین بکە. درێژی پەرژینەکە چەندە؟ بێگومان دەبی خوێندکار لێرە بزانی پەرژین واتە چ. پەرژین واتە دەورەی ئەو کێڵگەیەی بگرین، بە چ؟ بە هێڵ، بە دیوار، بە پەرژین. کەواتە هێڵ، پەرژین هەروەکو هێڵە چیە؟ ئەگەر من هێڵەکی دانێم لە دەورەی لە دەورەی ئەو کێڵگەیەی، ئایا ئەو درێژی ئەو هێڵانە چەندە؟ 1 لێرە، 1 لێرە، بێگومان بەخۆ 1 هێڵە، بەڵام ئەوها پارچە پارچەی دەکەین هەتا ئاسان بی کۆکردنەوە. دەورەکەی ئەوە دەورەکەیە، ئەو هێڵە سۆرانە، یەکەشکەشوە چیوەی لەلایەکەی دی، واتە چێوە، چێوەی لاکێشە. چێوە هەمیشە چیە؟ درێژی دەورەکەیتی، سەرجەمی درێژی دەورەیە، واتە ئەو هێڵە سۆرە کۆ ئەو هێڵە سۆرە کۆ ئەو هێڵە سۆرە کۆ ئەو هێڵە سۆرە. ئەو هێڵە سوورە ئێرە 120 مەترە، ئەوەش 50، ئەوەش هەر 120، ئەوەش هەر 50. کەواتە من چ دەکەم؟ 120 کۆ 50 کۆ 120 کۆ 50، یان 120 جاران 2 کۆ 50 جاران 2. بەڵام من لێرە ئەو هام دروست کردیە، 120 و 120 و 50 و 50 کۆیان دەکەمەوە. لە کاتی کۆکردنەوە سفرەکان دەبی بزانم ئەمن خانەی یەکان لە ژێر یەکان، دەیان لە ژێر دەیان، سەدان لە ژێر سەدان. ئەم نابی بچم 5ەکەی لە ژێر 1 بنووسم، چونکە 5 لە خانەی دەیانە، 1 لە خانەی سەدانە. کەواتە هەمیشە دەبی ڕێکیان بێخم لە لای ڕاست وەکو 1 بن. ئەو جە 2 2 4 4 و 10 4 1 و 1 2 1 3. کەواتە درێژی پەرژینەکە کردیا 340 مەتر. 340 مەتر. پەرژین واتە
دەورەی کێڵگەکە، ئەو دەورەیە ئەو چێوەیە هەمویان بەیەکەوە هەر چار لا سەرجەمی هەر چوار لا دەبی ئەمن بزانم ئەگەر ئێرە 120 بی ئێرەش 120، ئەگەر ئێرە 50 بی ئێرەش 50ە، چونکە نووسرایە لا کێشە. پێویست ناکە بنووسن لۆم، بەخۆم دەبی بزانم، بەخۆم دەبی بزانم. پاشان دەبی بنووسم مەتر، یەکەکەی مەترە. پرسیاری دا، بەبێ کۆکردنەوە، بەبێ ئەوەی کۆ بکەینەوە، کو دەزانین کە ڕەنووسی بەشەکان لە 1000 سەرجەمیان دەکاتە 9، واتە کە تەمەشای ئەو دوو ڕەنووسەی دەکەمە من، ئەوها ئەو دوو ژمارەیە ئەوە و ئەوە کە کۆیان دەکەم و کو دەزانم هیچ نەبی بەش لە 1000 دەکاتە 9. لەبەر چ دەزانم؟ چونکە بەش لە 1000 لێرە بەش لە 1000 9ە، بەڵام لێرە 0ە، کەواتە دەزانم بەش لە 1000 هەر دەبی 9یەکە بی، چونکە 9 0 دەکایەک، هەر ئەوەندەشە. بەڵام تۆزێک نازانم مانای چێ بەبێ کۆکردنەوە، بێگومان دەبی کۆ بکەمەوە، مەبەستیان بەبێ ئەوەی ژمارەکە هەمووی لەگەڵ یەک کۆ بکەوە، تەنیا هەر بە چاو پێخشانێک تێدەگەی کە بەش لە 1000 دەکان 9، چونکە لێرە بەش لە 1000 0ە، لێرەش 9ە، کەواتە 9 و 0 هەر دەکان 9. ئەگەر ئەو هاوی ئیشەکە. پرسیاری 11، نەوزاد 9 فاریزە 45 بەش لە 100 کیلۆگرام ئاردی پێش نیوەڕۆ فرۆشت، و 3 فاریزە 75 کیلۆگرام ئاردی لە دوای نیوەڕۆ فرۆشت. ئەوجا کە ئەو دوو ئاردەی فرۆشت چەندی ئاردی لە کن ماوە؟ 7 فاریزە 35 کیلۆگرامی لا مایەوە. ئایا چەندی ئارد هەبوو پێشتر؟ بێگومان ئەمن ئەگەر ئەو سێ ژمارەی کۆ بکەمەوە دەزانم چەند ئاردی هەبوو، کەواتە ژمارەکان کۆ دەکەمەوە. 945 کۆی دەکەمەوە لەگەڵ 3 لە کاتی کۆکردنەوە فاریزە لە لای فاریزە باشترین ئیشە، کاتە فاریزە لە ژێر فاریزە یان لە لای فاریزە. نابی ئەمن ئەوها دانێم، نابی ئەوها فاریزە خانەکان لە ژێریەک. ئێستا لە کاتی کۆکردنەوە 5 و 5 و 5 15، 4 و 7 و 3 14، یەکیش هەبوو دیسان 15. فاریزە دێتە خوارێ 9 و 3 و 7 19، یەکیش هەبوو 20، کەواتە 20 فاریزە 55 بەش لە 100 کیلۆگرام ئاردی هەبوو پێشتر، پێشی ئەوەی ئەوەندەی لێ بفرۆشی چەندیشی ماوە؟ 7 ماوە. ئەو ها ئیشەکەواتە ئەوەل جاری یەکەم جاری 20 کیلۆ ئاردی هەبوو، پاشان 9 کیلۆی لێ فرۆشت، دوای دیسان 3 کیلۆی لێ فرۆشت، مایەوە 7 فاریزە 35. هەتا بزانم چەندی هەبوو ئەو ژمارانە کۆ دەکەمەوە. فاریزە لە ژێر فاریزە، خانەکان لەگەڵ یەک، نابی خانە یەکان و دەیان و بەش لە یەکان لەگەڵ بەش لە دەیان کۆ بکەمەوە، زۆر هەڵەیە، زۆریش دەبی بشنووسم کیلۆگرام، ئەوەش زۆر گرنگە. کیلۆگرامیش لەو کتێبەی هێشتا هەر جارەی بە جۆرێک باسی کیلۆگرام دەکەن، هەندێک جار دەنووسن کگم، هەندێک جار دەنووسن کگ، هەر جارەی
نەکەتینە سەر یەک ڕا لەسەر نووسینی کیلۆگرام. باشتر وایە کورتکردنەوەکەی نەنووسین بنووسین کیلۆگرام. پرسیاری 12 نانەوا خانەیەک. نانەوا خانەیەک دەبوایە ئەوها مەودا نەبە لە مابینی، چونکە یەک وشێ نانەوا خانە. ئێستا من ئەوام خیندەوە نانەوە خانەیەک، نابێ ئەوها بخینینەوە. نانەوا خانەیەک دەبی بێکۆ بخینینەوە، چونکە دووشە نییە هەتا لە مابینەکەی ڕاوەستان هەبی. نانەوا خانەیەک 1 کیلۆمەتر و 34 بەش لە 100 کیلۆمەتر لە ماڵی سامان دوورە و 0.25 کیلۆمەتر لە ماڵی ئاری دوورە. سامان چ دەکا؟ سامان لە ماڵی خۆی دەچیتە نانەوە خانەکە، ئەو جدوایە پاشان دەچیتە ماڵی ئاری. ئایا سامان چەند کیلۆمەتری دەبڕی؟ ئەو جۆرە پرسیارانە زۆر ئاسانە ئەگەر هێڵکاریەکیان لۆ بکەین. هێڵکاری واتە بنووسی ماڵی سامان، هێڵەکی دروستکەی هەتا نانەوا خانە، پاشان لە نانەوا خانە هێڵشکە دروستکەی هەتا ماڵی ئاری، هەتا بزانی لێرە لە ماڵی سامان هەتا نانەوا خانە ئەوەندە کیلۆمەترە، لە نانەوا خانەکەش هەتا ماڵی ئاری یان بە پێچەوانە با بزانم کو بوو. با بزانم ئەوها بوو، دەبوایە من ئەوها نووسیوە. لە ماڵی سامان ئەوەندە دوورە، کەواتە ئەوە ماڵی سامانە، ئەوە ماڵی ئاریە. ئەوها ئەوەش ماڵی سامانە، ئەوها بی باشترە. ئەمن ماڵەکانم تێکەڵ کردیان، ئەوها زیاتر. لە سامان لە ماڵی خۆ دەچیتە نانەوە خانەکە یەکەم جار، ئەوها ئەوەش ئەوها. نانەوە خانەکە لە ماڵی سامان نێزیکترە، سامانیش لە ماڵی خۆ دەچیتە نانەوە خانەکەی، ئەو جدوایە دەچیتە ماڵی ئاری. ئەوها بینووس. یەکەم جار ئەوها بەو ئاراستەیدا دەڕوا سامان، دوای دەچیتە ماڵی ئاری. بەڵام ئیشەکە هەر هەمان ئیشە، ئەویش کۆکردنەوەی 0.25 لەگەڵ 1.34. لە کاتی کۆکردنەوە دەکاتە 0.34 کۆی بکەمەوە لەگەڵ 0.25 دەکاتە 1.59 کیلۆمەتر. سامان 1.59 کیلۆمەتر دەبڕی. بزانم وا بوو یان وانە بوو. وابوو. سامان لە ماڵێ دەچیتە نانەوە خانەکەی، ئەوەندە کیلۆمەترەی دەبڕی 0.25. پاشان لە نانەوە خانەکەی دەستە ماڵی ئاری، ئەوەندەی دەبڕی. کۆیان دەکەمەوە تا بزانم ئەو هێڵە لەگەڵ ئەو هێڵەی سامان چەند کیلۆمەتر دەبڕی. 1.59 کیلۆمەتر دەبڕی. بێگومان هیچ کێشە نەدەبوو، لۆبیرکاریەکەی هەمان شتە، بەڵام هێڵکاریەکە باش نەبوو یەکەم جار. ئەمن ماڵەکانم تێکەڵ کردبوو. ئێستا ئەوەش تەواو، پێداچوونەوە و ئامادەبوون. پرسیاری 13 ژمارەیەکی دەی هاوتا بۆ ژمارە 7.58 بنووسە. لەو پرسیارانە ئاسانتر نییە لە کاتی دیتنەوەی ژمارەی هاوتا. لەبەر چ؟ چونکە ئەوەی لە سەرمە تەنیا و تەنیا و تەنیا ئەوهایە. هەموو ژمارەکە وەکو خۆی دەنووسمەوە، سفرەکی زیاد دەکەم، یان 2 سفری زیاد دەکەم، یان 3 سفری زیاد دەکەم، یان 4 یان 5 یان 1000.
هەموو ئەو سفرانە هەموو ئەو ژمارانە هاوتانە لەگەڵ ئەو ژمارەی زۆر ئاسانە بە زیادکردنی سفر لە لای ڕاستی دواهەمین ڕەنووس کاتە ئەوە هاوتایە ئەوە هاوتایە ئەوە هاوتایە ئەوە هاوتایە هەموو هاوتانە. پرسیاری تەواو بکە. ئەو جۆرە پرسیارانە زۆر گرنگن، هەمیشە هێمای یەکسانی هەیە، ئەو جا لای ڕاست ببورن و لای چەپ دەبی یەکسان بی. ئەمن چونکە لای ڕاست دەزانم 3 جاران 6 دەکا 18 کاتە لای چەپیش دەبی بکاتە 18. چارم هەیە چەندی لۆ زیاد کەم دەبیتە 18 بێگومان 18 چاری لێ بڕە 4دا 4 و 4 دەکا 18 کاتە ئەو ژمارە نادیارەی ئێرە 8 دەبوو 4 دەبوو وەڵام 4دا. لێرەش دیسان لای ڕاست دەبی چاکەم ئەژمێرکەم بزانم 63 43 لێ بڕوا دەکات چەند 3 لێ بڕوا 0 6 4 لێ بڕوا 2 دەبی ئەو لایەش بکاتە 20 دوم هەیە 2 جاران چەند دەکاتە 20 بێگومان 2 جاران 10 کاتە وەڵامەکە 10 لێرە وەڵامەکە 4دا. بەڵام هەتا وەڵامەکەی ببینمەوە ئەمن دەبی زۆر ئەژمێرکردن بکەم، دەبی ئەمن بیرکەمەوە ئەوە چییە لێرەوە هاوکێشەیە، لای چەپی هەیە و لای ڕاستی هەیە. لای ڕاستەکەی دەزانم دەکا 20 لای چەپەکەش یار دەبی بکاتە 20 بەڵام لای ڕاستی کەمکردنەوەیە لای چەپی لێکدانە بەڵام هیچ کێشە نییە هەردووچیان دەکەنە 20. 16 کۆڵکەکانی ژمارە 25 بنووسە. ئەو پرسیارەش گرنگە لە کاتی لێکردنی ئەو پرسیارە کۆڵکەکانی ژمارە 25 بنووسە. ئەمن چ دەکەم دەبی هەموو کۆڵکەکانی ژمارە 25 بنووسم نەک تەنیا کۆڵکەی خۆبەش. کۆڵکەی هەموو کۆڵکەکانی 25 چەندە 25 دەکاتە هەمیشە یەک هەیە و هەمیشە 25ش هەیە ئەو جدوایە کۆڵکەی دیش هەیە. لێرە باشە ئەمن فاریزەی دانێم ئەوها یەک هەیە 25 هەیە 5ش کۆڵکەیە چیت کەش کۆڵکەیە 1 و 25 و 5 هەر ئەوانە کۆڵکەنە. 25 تەنیا دابەش دەبی بەسەر 1 بەسەر 5 بەسەر 25ش. بەڵام ئەگەر داوام لێ بکەن کۆڵکە خۆبەشەکان ئەو کات چ دەکەم 25 دەنووسم ئەوها درەختەکەی دروست دەکەم 10 بەش 5 دەکا 5 کەواتە کۆڵکە خۆبەشەکانی 25 دەکاتە 5 جاران 5. پرسیاری 17 ئاسانە. 7 کۆ دەکەمەوە لەگەڵ 6 پاشان 4 کۆ دەکەمەوە لەگەڵ 1 ئەو جا 8 کۆ دەکەمەوە لەگەڵ 9 بێگومان دەبی بزانم ئەمن ئێستا ئەو کۆکردنەوانە کوونە. لێرە زۆر گرنگە ئەمن دەبی بزانم 10 کەم 3 دەکاتە 7 لێرە ماوە 3 کەم 2 دەکاتە 1 ئەو جا 2 کەم 6 نابی 12 کەم 6 دەکا 6 ئەوها نابی ئەمن بچم شەشەکەی لە ژێر یەکەکەی بنووسم نابی دەبی لای ڕاست ڕێک بێخم خانە یەکان لە ژێر یەکان دەیان لە ژێر دەیان سەدان لە ژێر سەدان. پیتی گونجاو بۆ ئەو سێ ژمارەیە هەڵبژێرە کە لە شێوازەکەدان. ئەوەش هیچ معنای نییە پیتی گونجاو مانای چیە پیتی گونجاو دەبی بنووسرێ
هەڵبژێرە لەو وەڵامانەیە کە چیان هەڵبژێرە کامەی ڕاستە. دیسان شێوازەکەم هەیە هەمیشە لە لای ڕاست دەست پێ دەکەم بزانم چم هەیە لە لای ڕاست. لە لای ڕاست 1.8 هەیە، پاشان دەبینم ئەو 1.8 بووە بە 2.3 کو چ بووە؟ کو زیاد بوو، کو 1.8 بووە 2.3 چم لۆ زیاد کرد هەتا ئەو های لێ هات. بێگومان ئەمن دیارە 0.5 زیاد کردیە لۆ ئەو 1.8 ئەوها کۆم کردیتەوە لەگەڵ 0.5 ئەو جەبوویتە 2.3 واتە زیادم کردیا 0.5 لۆ زیاد کردیا. پاشان دەبینم چی لێ هات، ئەو جا ژمارەکە ئەو جارێ دیسان بووە 2. باشە لە 2.3 لۆ بووە 2 دیارە 0.3 لێ کەم بوویتەوە، 0.3 لێ دەرکرایە کەم 0.3. باشە لێرە 0.5 لۆ زیاد کرا، لێرە 0.5 لۆ کەم کرا. ئەو جا دیسان بووە 2.5. ئەو 2.5 چییە؟ چی لۆ زیاد بوو؟ ئەو جارەی دیسان 0.5 لۆ زیاد بوو لۆ ئەو دوای دیسان 0.5 زیاد بوو، دەبی لێرە دیسان 0.3 کەم بیتەوە، کەواتە 0.5 زیاد دەبی 0.3 کەم دەبی، 0.5 زیاد دەبی 0.3 کەم دەبی، کەواتە لێرە پاشان چ ڕوودەدا پاشی ئەو کەمبوونەوەی، پاشی ئەوەی 0.3 کەم دەبیتەوە دەبی 0.5 زیاد بی لۆ ئەو 2.3 کۆی بکەمەوە لەگەڵ 0.5 دەکا چەند؟ دەکا 2.7. واتە کامە دەست پێ دەکا بە 2.7 ئەوە هەڵەیە 2.7 نییە، ئەوە 2.7 نییە، ئەو دووە یەک لەوانە ڕاستە. 2.7 پاشی 2.7 دەبی کەم بکاتەوە بە 2.3 لێرە زیاد دەکە کەواتەوە هەڵەیە ئەوە ڕاستە، چونکە زیاد دەبی بە 0.5 کەم دەبی بە 0.3 زیاد دەبی بە 0.5. ئەوە شێوازەکەیە. هیوادارم شێوازەکە زۆر 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 ئاڵۆز نەبی. دەتوانم لێرە شێوازەکەی ڕوونکەمەوە بە هۆی چەند ژمارەی ئاسان، بۆ وێنە ئەگەر ئەم ژمارە 4 هەبی پاشان بنووسم 3 چی لێ هات؟ ژمارەکەم کچکە کردەوە، کەمم کردەوە بە 1، پاشان ئەو 3 گەورە دەکەم بە 2 دەیکەمە 5. واتە لێرە کەم 1 لێرە کۆ 2 دیسان کەم 1 دەبیتەوە 4 پێنجەکە دەبیتە 4 دیسان کە کەمم کردەوە ئەو جارە دیسان کۆی دەکەمەوە لەگەڵ 2 دەبیتە 6. ئەوە شێوازە. یەکی لێکەم دەکەم دوایە 2 لۆ زیاد دەکەم، دیسان یەکی لێکەم دەکەم 2 لۆ زیاد دەکەم، دیسان یەکی کەم دەکەم هەر ئەوها دەڕۆم هەتا دوایی. کەواتە زۆر زۆر ئاسانم ببینمەوە بزانم چیان کردیا. لێرە دێمە کۆتایی لاپەڕە 25 هەتاوانە چی نوێ هەر بژی.